مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سعات 6 ئێوارە بەجێمهێشتی و قەراری دیدارمان بۆ هەفتەی داهاتوو دانا. ئەو دیدارە یەک لە دوویەکانە لە ماڵەکەی تۆدا، لە مەیداندا، لە چاخانە یا لە کەنارێ ڕووباری سیندا کە هەوڵمان دەدا گوایە باسی جۆرج بکەین. لا باسەکانماندا ستایشی ئێمە سەبارەت بە جۆرج تێکەڵ بە جۆرە نەفرەت و کینەیەک بوو. ڕەفتاریمان شی دەکردەوە و بە دوو قۆڵی گلەیمان لێ دەکرد تا لەسەر حسابی ئەو لەسەر کۆشتەی ئەو لەزەت لا دیدارەکەمان بدینین. جۆرج تەنیا بیانۆ بوو. دوای ماوەیەکی کەم ئیدی پێویستمان بەو نەما. حەزم دەکرد جوانترین وشا بۆ باسی ئەم ئەشقا هەڵبژێرم، بەڵام ئیدی تاقەتم چوو. تەنیا یادگاریەکانی مانگەکانی هەوڵی دیدارەکانمان بگێڕمەوە و کاوێژ بکەمەوە. بەڵام خوازگاری و دەستگیرانداری و زەماوەندە سادەکەمان لا گوندی و لە لای ماڵبات و خانەوادەکەی تۆ و پاشان گەڕانەوەمان بۆ پاریس و هەوڵین دژواریەکانی ژیانمان، پاشان باسی هەمووی دەکەم. بۆیە ئەم لاپەڕانە ڕەش دەکەمەوە و دەنووسم تا دان بە بابەتێکی دیکەدا بنێم، بەڵام دانانێکە با 1001 بیان و خۆمی لێ بدزمەوە. دەستم لە نووسین هەڵگرت چونکە سوزان لە دەرگای داوگوتی کارت زۆر ماوە؟ تەنیا چەند دەقیقەیەک. باشە من دەخەوم، لەوەیە ئەگەر بزانی چوومەتە جێگا و چاوەڕوانی تۆم کەمێک پەلە بکە. ئەم دەنگە گەرم هەڵگیر و شادە ئازاری دەدام. چۆن دەتوانی بەم ڕادێ ئارام و بەسەبر و بەهێزبی سوزانگیان؟ کاتێک لە پشت دەرگاکەوە دەنگی پێت دەژنەوم، ئەم ئاعترافەم بەلاوە دەبێ بە شتێکی تووڕەهات و بێتام و هیچ کە بیری لێ دەکەمەوە گاڵتەم بە خۆم دێ ئیدی هیچم لە زەینا نامێنێ جگەلەوەی خۆمت بگەێنمە. نیوە شەو بەدەم لەرزەوە بێدار بوومەوە. بێدەنگی باڵی بەسەر ماڵەکەدا کێشا بوو. سوزان هێشتا لا غوڕابی خەودا بوو. لا قەراق تەختە خەوەکەدا با خواری لول بوو. لە سەرنۆکی پێ لە ژوورەوە و دەرکەوتم. چوومە نووسینگەکەی خۆم گڵۆپم پێکرد. دیسان وام لە بەردەم ئەم دەفتەر چێی کە بانگم دەکات. سعات 3 بەرەبەیانە. هەستی زەرورەتی دەربڕین و دانان با هەموو شتەکاندا تەنانەت خۆمیش سەرسام و نیگەران دەکات. ئیدی ناتوانم بێدەنگ بم، ناتوانم ڕووداوەکان لەبیر بکەم بێ ئەوەی بەخۆ بوەستم. بیرم بۆ هەفتەی ڕابردوو دەگەڕێتەوە کە سەرچاوەی ڕاستەقینەی چارەنووسی من بوو. لە پشت هەمان مێزەوە لەژێر هەمان ڕووناکیدا دانیشتوم. هەمان شەوی مانگی یونیە لە هەمان پەنجەرەی نیوەکراوەوە با هەموو ئەستێرەکانی و با هەموو بێدەنگیەکی جوانەوە لی دەداین. سعات 11 بوو. بەستەیە کاغەزی سپی کە بەخەتێکی چوند و تووڕە لەسەری نووسرا بوو لە بەردەممدا کرابەوە. خەتی گالار بوو، ڕێگوەک و جاران بوو، وەکو ئەو سەردەمەی کا قوتابی ئامادەیی بوو. هیچ نەگۆڕا بوو. خەتەکەی هەمان چوکڵەی لاکێشەیی، هەمان خاڵێن ئەستوری و هەمان خواروخێکی پێوە بوو. دەست و خەتێکی شێت و شێتانە بوو، بەڵام چ خەتێکی دیکە دەیتوانی لەگەڵ ئەم گوتە زبر و هۆڤیانەدا تێک بکاتەوە. تۆ 2 ڕۆژ لەوە پێش ئەم دەستنووسەت دامێ و تکات لێکردم کە بە زووترین کات بیخوێنمەوە. پاشان ئەم پێشنیازت بۆ کردم کە نیگەرانی کردم. ناولەپم نایە سەر ئەم بەستەیە کە ئەم کاغەزە بە نرخ و پیرۆزانەی لە خۆگرت بوو. لە بن لێوانەوە وتم سوزانگیان شتێکی زۆر جوانە، زۆر بەرزە، بەڕادەیەک جوان و بەرزە کە لەو پێشنیازە دەترسم کە بۆ منی دەکەی. بەڵام تۆ شانەکانت هەڵتەکاند. تۆ لەسەر دەستکی قەنەفەیەکی نەرم دانیشت بوویت. هێدی بە فڵچەیەکی ناسک نینۆکەکانت بۆیە دەکرد. لایەکی دەم و چاوەباریکەکەت کە لەبەر ڕووناکیەکەدا بوو سێبەری دەخستە سەر دیواری کۆتایی ژوورەکە. چەپکێک لا قژەڕەشەکەت بە خواری کەوتبووە سەر هەنوێت بە دەنگی نووسا و درێژەم بە قسەکەمدا.
باشە چۆنە ئەم دەستنووسەی بە کەس نیشان نەداوە یان بۆ کەسی باز نەکردووە. لا بڵاوکردنەوە دەترسا. شەوان دوای مەعاینەی نەخۆشان بەدزیوە شتی دەنووسی، بۆ خۆی دەنووسی، بۆ تۆڵەکردنەوە لە کەسانی دی تان تۆڵەسەنەوە لە خۆی شتی دەنووسی، بۆ چارەسەر و دەرمانی ڕۆح و دەرونی خۆی شتی دەنووسی. بەڵێ چەند ڕۆژێک پێش مردنەکەی ئەم دەستنووسەیدایە من تکای لێکردم بخوێنمەوە و لە زەرفی 48 سەعاتدا بیسووتێنم. و ئێستا 3 ساڵ بەسەر مردنەکەیدا تێپەڕیوە. دەقا و دەقوایە من نەک ئامادە نیم کتێبەکەی بسووتێنم، بگرێ داواش لە تۆ دەکەم ئەم کتێبە چاپ و بڵاو بکەیتەوە. ئەم شتێکی باش نییە؟ پێکەنینێکی هێواش و کورتت بۆ کرد، چرچێکی ناشرین کەوتە سەر پەڕی کەپوت. بەڵام من سرم لە قاند و بەدەم بۆڵەیەکەوە وتم بەڵام من تێناگەم بۆ زووتر بیرت لەوە نەکردەوە کە لەم بارەوە قسەم لەگەڵدا بکەیت. باوەڕم نەدەکرد کە شتەکەت ئەوەندە بەلاوە گرنگ بێ. بەدەنگی بەرز گوتم دەبوایە باوەڕت بکردایە. بەڕای من کەسێکی وەکو جۆرج گالار نەی دەتوانێت شتێکی بێکەڵک بنووسێت یان لاسایی هیچ کەسێک بکاتەوە. کەسێکی وەکو گالار بە گیانی خۆم ئەوەی تۆ دەیڵێ وەکو ئەوەیە بۆی بلاوێنیەوە. ئەو کاتەم وایەت هاتەوە کە بۆ یەکەم جار یەکترمان بینی. ئەو کاتانە چەند گالارت خۆش دەویست. من لە قوڵایی ئەو ڕازوو نهێنیەدا سەرگەردان بووم. لەو سەر و بەندەدا هەرگیز تەحمولی ئەوەت نەدەکرد کا کەسێکی بێگانە هەمان ئەو وشانەی دەرهەق بەکار بێ کە خۆت ئێستا بەکاری دەبیت. ئەگەر بەم جۆرە باسییان بکردایە چارەت دەدا بەیەکا و لە تووڕێی و بێزاریدا ڕەنگرت زەر هەڵدەگەڕا. هاوارت بەسەریا دەکرد کە بێدەنگ بێت و باسی مقدساتی تۆ نەکا، کەچی ئێستا زۆر بەلاتەوە ئاساییە کە لە گالار بێزار و وەڕزبی. ئایا ئەمە هی ئەو پەڕی بێهێزی من و ئەو پەڕی لاوازی تۆیە؟ بە تووڕێی تەماشام کردیت و وتم ئۆف لە ژنان چ لەگەڵ پیاوێکی گوماناودا بژین و چ لەگەڵ بلیمەتێکدا هەمیشە هەز بە هەمان شادی و هەمان کینە دەکەن. ئێستا تەکبیرمان چییە؟ دەبێت چ بڕیارێک بدەین؟ تۆ فوت لە نینۆکەکانت دەکرد چونکە وشکبوونەوەی بۆ یەکەی سەری دواکەوت بوو. ماوەیەکی زۆر تەماشات کردم. ئەوسا بەدەنگێکی ئارام و لێبڕاوانە وتت وەکو پێم وتی دەبێ ئەم کتێبە بە ناوی خۆتەوە بڵاو بکەیتەوە. باشە بۆچی بە ناوی خۆمەوە؟ چونکە ئەگەر بە ناوی جۆرجەوە بڵاوی بکەیتەوە خانەوادەکەی دەستبەردارت نابن. هەنگێ دەبێ دەرامەتی کتێبەکە لەگەڵ دایک و باوک و کەس و کارەکەیدا دابەش بکەی و پرۆڤەکانی کتێبەکەیان پێنیشان بدەی. بە خۆت چاک دەزانی چونکە 2 ساڵ دوای مردنی جۆر شوم بە تۆ کردووە. قینیان لێم هەڵگرتو و بە ئاسانی ئەمەیان لەبیر ناچێتەوە. بۆیە هەوڵ دەدەن تۆڵەمان لێ بکەن و لە بەشەکەی ئێمەش بخۆن. جاگیانەکەم دەبێ ئەوە شت لەبیر بێ کە ئێمە پێویستیمان بەپارەیە. ئەو بوو ئێعترازم گرت و وتم من لاگۆڤاری ڕاتاپلان دۆڵکوت پارەی باشم دەست دەکەوێ و قەراریشە لە کۆتایی ساڵدا موچەکەم زیاد بکرێ. تۆ دەستتدا بە یەکدا وتت سەیرە ئێمە کری 2 مانگی تەلەفۆن قەرزارین، 1 هەفتەیە تەلەفۆنەکەیان بڕیوە. منجلەکان بە دەست و لە ناو دەست شۆرەکەدا دەشۆم کەچی تۆ لافی دەست و دڵتێری و ڕۆشنبیری لێ دەدەی. بەڕاستی سەیرە ئەمە جگەلەوەی کە ئەگەر کتێبەکە بەو شێوازە بڵاو بکەینەوە کە ئەمە تاقە بەرهەمی ئەدەبیە و پاشمەرگی نووسەرەکەی جۆرج گالار ئەو نووسەرە گومناوە بڵاو دەکرێتەوە مانای وایە کتێبەکە دەکوژین و هیچ سەرکەوتنێک بەدەست ناهێنی؟ بۆچی تێناگەم لەبەر چی؟ هیچ سەرکەوتنێ بەدەست ناهێنێ؟ بۆچی تێناگەم لەبەر چی؟ چونکە خوێنەران و ڕەخنەگران حەز دەکەن نووسەرێک کەشف بکەن و پەیگیری چالاکیەکانی بکەن کە لە ژیاندا بێ پەیامی کەسێکی مردویان بەلاوە گرنگ نییە. جا بۆ تۆش لەوە مەخسەرەتر نییە بێی پارێزگاری لا ڕۆمان و چیرۆکێک بکەیت کە مێردی یەکەمی ژنەکەت نووسیوێتی. من لە ئێستاوە لەبەر چاومە کە ڕۆژنامە ساتیری و بازاڕیەکان چ شتانێک لەم بارەیەوە دەنووسن. لە جێی خۆم هەستام بە هەنگاوی هەڕاوەوە بەناو ژوورەکەدا کەوتمە هاتوچۆ. دنیا گەرم بوو، کراسەکەم لە ئارەقدا هەڵکشا بوو، هێندە تەڕ بوو، بەناو شان و ورگمەوە دەچەسپا. سرم کەمێک دەسوڕا، وام هەز دەکرد ناتوانم وەکو پێویست بیر بکەمەوە یان وشەکان بدەمە دەمیەکەوە. لە بن لێوانەوە وتم ئەم شتانە گرنگ نییە، ڕەنگە هیچ بایەخێکی نەبێ. من نامەوێت ببم بە دزێکی ئەدەبی، نامەوێت کاری کەسێکی دیکە بدزم. هەستم دەکرد بەرگری و داکۆکیەکەم لاوازە، مای پێکەنینە. لە دڵی خۆمدا
بەغیلیم بە تۆ دەبر کە دەتوانی بۆ هەموو خوێن ساردیەوە ئەو هەموو درۆ و دەغەڵبازیە دەکەیت. گاڵتەت بە من دەکرد، سەرت برد بۆ دوا و چاوەکانت بچوو کردبەوە و شادیان لێ هەڵدەقڵا. وتت چەند حەزت لەو شەو زاراوی قەبە و قەڵە و بەبریق و باق و ئاهەنگدارە بەڕاستی هێندە لاف و گەزافی دروستکاری و بێگوناهی لێ دەدەی ناخۆشت کردووە. بەڕاستی سەختگیری ئەخلاقیەکانت تەحەموڵ ناکرێ. بە هەڵچوونێکی توندەوە وتم من دەمەوێت ویژدانم ئاسوودە بێ، ڕاستە و ڕاست تەماشای خۆم بکەم. بۆی ڕێک و ڕەوان بە ڕاشکاوی دەیڵێم شەرمە پیاو ناوی خۆی بخاتە سەر کتێبی کەسێکی دیکە کارێکی زۆر دزێوە. دەبێ خۆت بگۆڕی، دەبێ زمانێکی دی بەکاربەری. هەنگی هەز بە ئاسوودەیی دەکەیت، تۆ بە زمانی هونەرمەندان باسی مەسەلەکە دەکەیت. لە کاتێکدا دەبێ بە عەقڵیەتی بازرگان مەسەلەکە چاوچۆ بکەی. هەنگی دەبینی یەک پارچە سوود و قازانجا هیچ زەرەر و زیانێکی بەدواوە نیە. بەڕاستی تۆ کەسێکی گوساخ و بێپەروای. باشە ئەگەر مەسەلەکە کەشف بوو هەرگیز کەشف نابێت. تەنیا من بە مەسەلەکە دەزانم، خۆم ناچم کەشفت بکەم، وانە؟ نا، بێگومان لە قاوم نادەی. لە جێی خۆت هەستایت، توند مەچەکت گرتم و ڕق لە بەردەم داوەستایت. چاوت بڕیە دەم و چاوەپانەکەم کە لە ئارەقدا هەڵکشا بوو لە نیگەرانیدا سوور هەڵگەڕا بوو. ئەو جا پێت وتم جاک کەمێک بیرکەرەوە، ئەگەر ئەم کتێبەمان بە ناوی تۆ بڵاو کردەوە چه ئایبێکی هەیە؟ زەرەر بە چ کەسێک دەگەێنین؟ بە جۆرج مرد و بڕایەوە. زەرەر بە دایک و باوکی دەگەێنین؟ ئەوان هێندە دەوڵەمەندن کە قەت چاویان لەم شتە تووڕەهاتە نییە. زەرەر بە خەڵکی دەگەێنین؟ بە ناڕەحەتێکی بێهودەوە وتم بەڵێ، زیان بە خەڵکی دەگەێنین. ئێمە خەڵکی فریو دەدەین. ئەمە کارێکی هەموو بازرگانانە. بۆ خەڵکی چه فەرقێ دەکا کتێبێ بخوێنێتەوە ناوی جۆرج گالاری بەسەرەوە بێ یان ناوی جاکسوور بیا؟ خەڵکی ئەمەیان بەلاوە گرنگ نییە. تۆش پێت وانە؟ بەڕاستی خەڵکی ئەمەیان بەلاوە گرنگ نییە. من لەژێر گوشاری تۆدا بە نەڕەحەتی و ناشیانە دەستە پەڕەکانم لێک دەسوو تاوشک ببنەوە. ئیدی زۆر پەشۆکاوش پرزە و بێزار بووم. تۆ لەم گەمەیەدا لێبڕاو زۆر گۆساخ و زۆر ئاسوودە و دڵنیا بووی. زۆر متمانەت بەخۆ بوو. بەو شەو نیگاکانت گێژت دەخکردم. زۆر بە ئاسانی و بە پێکەنینەوە بەسەرما سەر دەکەوتی. بەڵام وێڕای ئەمەش هەستم دەکرد کە تۆ هەڵەی پێش نیازەکەت بۆ من ئابڕوو بەرانە و مایی شەرمەزاریە و نابێ قبوڵی بکەم. ئەم هەموو ئەو یاسا و ڕێسا ئەخلاقیانەی کە ئەم ڕەفتارەی چۆیان مەحکوم و شەرمەزار دەکرد بە شێوەیەکی گونگ لە زەینم و لە بەرچاومدا بەرجەستە دەبوون. بەڵام نەمدەزانی چۆن ڕوونیان بکەمەوە یان بە دڵی خۆم گوزارشتیان لێ بکەم. بێگومان ئەگەر هەوا گەرم نەبوایە و کەمێک فێنک بووە دەمتوانی وەڵامێکی دروستت بدەمەوە. بەڵام ئەو شەوە بێ سروە و شنەیەی مانگی حوزەیران هەڵ بەغەڵ بوو. هەرا و هەنگامەی شار بۆنی درەختانی ئاقاقیا و بەنزینی بە هەڵم بوو. زۆریان بۆ مێشکم دەهێنا. بەدەم بۆڵاندنەوە گوتم چ گەرمایەکی ناخۆشە.